نرخی زەر لە بازارەکانی جیهاندا بەرزبوونەوەی بەخۆی و بینیەوە 1 ئۆنسە زێر 2850 دۆلاری تێپەڕاندووە. ئەمەش یەکسەر خۆکاریگەری ڕاستەوخۆی دەبێت لە بازارەکانی هەرێمی کوردستاندا. ئەگەر لەسەر ئاستی جیهان بەرز بێتەوە حتممە لە بازارەکانی هەرێمی کوردستانیشدا نرخی زەر بە جێگیری نامێنێتەوە. گەیلان سابر پامنێری کوردستان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بۆی کە زانیاریمان پێ بتات سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی زەر لە هەولێر. گەیلان نیۆڕۆ باش تێمە لای تۆ قسەمان بۆ بکە بزانین ئێستا ئەم تەوقیتە نرخێک مسقال زێڕی عارەبی سوێک لە بازارەکانی هەولێردا بە چ نرخێک مامەڵی پێوە دەکرێت؟ هەوی نیۆڕۆتان باش یانی چەند ڕۆژێکە لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی زێر بەرەوبەر بەرزبوونەوەی بەردەوام دەڕوا ڕۆژ بڕۆژ نرخی زێر بەرزتر دەبێتەوە بەراورد بە 2 هەفتە بەر لە ئێستا هەر مسقال زێڕێکی عیار 21 نزیکەی 25 بۆ 30,000 دینار بەرز بۆتەوە کە من ئێستا قسە لەگەڵ دەکەم بەراورد بە دوێنێ نرخی 1 مسقال زێر عیار 21 15,000 جارێکی کاتوتە سەر ینی لە مای ڕابردوو هەر مسقال زێڕێک بە 573,000 دینار وەڵام ئێستاکە ئەمڕۆ گەیشتو تا 600,000 دینەوە تا 1 مسقال زێر لە بازارەکانی هەولێر و هەرێمی کوردستان بە 600,000 دینار بەهاکەیەتی نرخەکەیەتی من ئێستا لە بازار زێڕنگرانی هەولێر میانی وەک پێویست قەرەباغڵێکی ئەو تۆ نییە بۆی دەچمە لای بەشێک لە زێڕنگران بزانم بازار چۆنە و قسەمان بۆ بکەن لەبارەی هۆکارەکانی بەرزبوونی نرخی زێر. کاک فایقسڵاتان لێبێت دەبینم بازار وەک پێویست نیە و چۆلێکی باشی پێ دیارە ئەو چۆلی کاریگەری لەسەر بازاڕی ئێوەش دروست کردووە؟ بەڵێ سلااو لە ئێوەش حتمما بازارەکە وەکو پێویست نییە چونکە زێڕەکە زێر گران بووە. ئەوە وای کردیە کە مەسەنە خەڵک بە سستی بێتن جموجۆڵی بازاری خۆی بکاتن. زۆر باشە کاک فایق باز لەو کە ینی هۆکارەکانی پشت گرانبوونی نرخی زێر چین؟ بەڵێ هۆکارەکان بە دەرەجەیەک بانقی فیدرالی ئەمریکایە ڕێژەی سووی تەحەدەک وەکو خۆی ڕاگرتیە دووش مابینی سین و ئەمریکا ئەم باز لە سەروی زیاد دەکا بە هەمان شێوە ئەویش باز لە سەروی زیاد دەکا و خواستێکی زۆریشی لەسرە لە جیهان خاستان رووسیا. بەڵێ ئەوە وای کردووە کە بەردەوام ڕوو لە بەرزی بکات. زۆر باس لە نرخەکان بکەین زۆری زێڕەکان نرخەکانیان بە چەندیان مسقال بەتایبەت ئەوەی کە زۆر باوە لە لایەن هاوڵاتیان عیارە 21 ئێستا نرخەکەی بۆتە چەند بەراورد بە چەند ڕۆژی گرد ئێستا جیاوازەکەی چەندە؟ ئێستاکە عیار 21 600,000 عیار 24 680,000 عیار 22 630,000 عیار 18 517,000 لە کوردستان و لە عێراق زیاتر 21 ڕەواجی زیاترە. زۆر باشە. بەڵێ ئەگەر باس بکەی بەتایبەت ئەوانێک کە خەریکی پێکێنانی ژیانی هاوسەرگیر پرۆسی هاوسەرگیرین پێشتر ئەگەر ئەو پرۆسیان جاندا بە داتنە لای ئێوە چەند مسقال زێڕان دەکرد ئێستا خەڵک چەند مسقال زێر دەکڕێ و دەیکات؟ بەڵێ ئێستاکە خەڵک زیاتر 10 مسقالە 15 مسقالە بەڵکو 20 دەگاتە سیش لەگە جاران تقریبان نیوامنی و فەرقی هەیە. باسیشمان کردیە خەڵکی ئێستاکە باری ئابووری وەکو پێویست نییە وەکو جاران نییە. جاران لێکوانە خەڵکە بۆ 80 مسقال تاوەکو 100 مسقالی دەکرد. ئێستا زۆر بکرێتن 40 مسقالە و 6 مسقالە. زۆر باشە. بەڵێ ئەو بەرزبوونەوە وا دەکە ینی خەڵک ئەو زێڕەی لە ماڵەوە هەیەی بیفرۆشە یاخود هەر کڕین و فرۆشن بە یەکجاری سست بووە. خەڵک ئێستا قەڵق بووە. ئێستامان لە دونیەوە چەندی تەلەفۆنمان بۆ هاتووە ئەرێکا کەم زێڕم بیفرۆشم یان نەیفرۆشم. جوابی مە چییە؟ ئەگە زەڕوری بیفرۆشە ئەگە زەڕوری نیە هەریگرە. زێر لە بەرزی دەمێنێتەوە بەڵکو بەرزتیش دەبیتن. هۆکارەکان زۆرن بەس لە بۆ ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەو سێ شتەیە کە وای کرد زێر بەرزی بەخۆوە ببینێتن. لە خزمەتم بەخێر هێوی یعنی بەگشتی دەمەوێت ئاماژەوە بکەم لە هەرێمی کوردستان دوو هۆکاری سەرەکی وای کردووە لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی زێر بەو شێوەیە بەردامبی وەکو میوانەکەشم ئاماژە بەدا چاوەڕێکی زیاتر بەرز بێتەوە ئەویش بەرزی نرخی ئۆنسەی زێر لە بازاڕەنەی دەوڵەتیەکان زائیدەن بەرزی بەهای دۆلارە بەرامبەر بە دینار. ئەو دوو هۆکارە وای کردو بەرداوام لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی سێر بەم ئاستە بەرزە بمێنێتەوە. زۆر باشە گەیلان سوپاس بۆ زانیاریەکانە دەست خۆش.